ساڵێک لەمەوبەر رووسیا هەڵوێستی خۆی لەسەر قەیرانی سووریا لە پشتیوانیکردنی سیاسی و نێودەوڵەتی حکوومەتی دیمەشق بۆ دەستوەردانی سەربازی گۆڕی و بڕیاریدا بەهێزی سەربازی بچێتە ناو ململانەکانی سووریاوە کە دەرئەنجام هاوکێشەی سیاسی و سەربازی لەو وڵاتەدا گۆڕانکاری بەرچاوی بەسەردا هات. لە کاتێکدا هێزە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆن لە دیمەشقی پایتەخت نزیک دەبوونەوە و تەنانەت ژمارەیەک گەڕەکیان کۆنتڕۆڵ کرد، لەو کاتەدا رووسیا هێرشە ئاسمانیەکانی لە سووریادا دەست پێ کرد و لە یەکەم هەنگاویشدا نزیکەی 40 فڕۆکەی ڕەوانەی ئەو وڵاتە کرد. بە گوێرەی راپۆرتی وەزارەتی بەرگری رووسیا لە ماوەی ساڵێکدا نزیکەی 15,000 هێرشی ئاسمانیان لە سووریا ئەنجامداوە و 50,000 ئامانج بردومان کراون کە 200 ئامانجیان بنکە و بیری نەوت بوون. رووسیا کە هێرشەکانی لە سووریادا بەسەرکەوتوو ناو دەبات، بەڵام لەلایەن بەشێک لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئۆپۆزیسیۆنی سووریاوە بە ئەنجامدانی کۆمەڵکوژی تۆمەتبار دەکرێت. لەو چوارچێوەیەدا ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ کە بارگاکەی لە لەندەنە و لە ڕێگەی سەرچاوەکانیەوە هەڵسەنگاندن بۆ ڕەوشی ناوخۆی سووریا دەکات، لە ساڵیاتی دەستپێکردنی هێرشەکانی رووسیا ئاماری کوژراوەکانی بۆردومانەکانی بڵاو کردەوە. بە گوێرەی ئامارەکانی ڕوانگەی سووری لە ماوەی یەک ساڵدا نزیکەی 9360 کەس بەهۆی هێرشی فڕۆکەکانی رووسیاوە کوژراون کە نزیکەی 3800یان هاوڵاتی بوون و لەو ژمارەیەش نزیکەی 900یان منداڵ بوون. هەر بەپێی ئامارەکانی ڕوانگەی سووری بەهۆی هێرشی فڕۆکەکانی رووسیاوە نزیکەی 2700 چەکداری داعش و نزیکەی 2800 چەکداری ئۆپۆزیسیۆن کوژراون. ئەو کات رووسیا لە کاتی دەستپێکردنی هێرشە ئاسمانیەکانیدا ڕایگەیاند هێرشەکانیان لە سووریادا تەنها چەند مانگێک دەخانێت، بەڵام لە ساڵیادی دەستپێکردنی هێرشەکاندا کۆشکی کرێملین ئاشکرای کرد هیچ چوارچێوەیەکی دیاریکراویان بۆ ئۆپراسیۆنی سەربازی لە سووریادا دیاری نەکردووە. دیمیتری پیسکۆڤ وتەبێژی کرێملین لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ئامارەکانی ڕوانگەی سووری بەناڕاست وەسف کرد و ڕایگەیاند ئەگەر هێرشی رووسیا لە سووریادا ئەنجام نەدرابایە، ئێستا داعش و بەرەی نووسرا لە ناو دیمەشقدا دەبوون. بە گوێرەی چاودێرانی شەڕی سووریا، رووسیا بە ئۆپراسیۆنی سەربازی نەخشەی سیاسی و سەربازی لە سووریادا گۆڕی و ڕۆڵی ژمارەیەک لایانی وەک قەتەر و سعودیا لە سووریادا کەم کردەوە و هەروەها بڕیاری ئۆپراسیۆنی سەربازی و دانوستاندنی لە حکوومەتی سووریا وەرگرتەوە و لە ئێستاشدا مۆسکۆ و واشنتۆن نەخشەی سیاسی داهاتووی ئەو وڵاتە دەکێشن.